ئەوجا ئەوڕۆکە لایفەکە ئەوڕۆکەمان دەست پێ دەکەین بە پێشکەشکردنی نموزەزەکی جوان بزانین ئەو گەنجەیە چی لە حیاتی گۆڕدرایە کە خۆشەویستە لە 26/5 هاتە مهرەبانی 129 کیلۆ بوو، باڵایەکەی 187 سانتیم بوو، یعنی BMI-یەکەی 36.9 بوو. 36.9 یعنی قەڵە و دەرەجە 2 کە هاتی ئێرکوانە باڵۆنی زیرەکی دانا دەمەوێت بەخۆی بێتن. ئەوڕۆ بانگێشتمان کردیا کەوا خەڵاتێکی دەدەینێ کە پێ کاتیە لە سەعاتێکی زیرەک ئەلکترۆنی لەگەڵ میزانێکی زیرەکی ئەلکترۆنی نامێ ئەو خۆشەویستێ چکە ژینێ هینایە نامێت دەموچاوی دەربچیتن بەس بەخۆی ئەگەر فەرم وەرێکوانە دەمەوێت باز بکەی چەندە عملیاتت کردیا؟ تقریبا 4 مانگە عملیات کردەوە. چاتێکنە من چەند کیلۆ بووی؟ 100 لێرکانە 29 نووسرایە دەرە 130 بووم، ینی BMI-یەکەی دەکات 36.9 چکە باڵای 187. ئێستا چەند کیلۆی؟ 100. ئێستا کە 100 بەس لە میزانەکەی ئەمە دامانە 101 بوو، یعنی میزانێک لە میزانێک فەرقی هەیە. BMI-یەکەی ئێستا کە بوویتە 28.9 BMI-یەکەی، یعنی لە قەڵە و دەرەجە 2 بووە قەڵە و دەرەجە 1 دوایەکە قەڵەوی نەما، ئێستا قەڵەو نەمای. ئێستا کە من پیرۆزبایی لێ دەکەین بە ناوی خستەخانەی مێرەبانی. ئەوە سەعاتێکی ئەلکترۆنیە کە ئەوەی لا دەدەی لەسەری ئەوە لەمسە، ئەوە پێشکەش دەنابت دەکەین وەکو هەدیەک، و هەروەها میزانێکیشی دەدەینێ. ئەو میزانەیە لەسەر کاشیدا دەندرێت لە ماریان لەسەر جەیەکی ڕاست ڕۆژانە کە لەسەر قادرمەی ماری دابنێ کە چێ سەربانی ئەگەر ژووری خۆت لە سەربانیا یان هەر لە ژوورەکەی خۆت دایبنێ بڕۆ سەری متابعی خۆت بکە هەفتانە بزانە ئەو وەزنەیە کە دروستت کردیە دەمانێت یەک پارێزگاری پێ بکەی و دوو بەردەوامی لەسەر ئەو ڕێجیمیایی ئەوە یەکە لە بەرهەمەکانی باڵۆنی زیرەک لۆم باز بکە. باڵۆنی زیرەک ئەزیەتەکانی چ بوو؟ 30 کیلۆی هینا خوارێ 30 کیلۆی پێدا بەزان و دامی کرد، یعنی کو دامی کردی دەمەوێت خەڵک بزانی. بە دوو ملاچ تێر دەخوارد دوو جێگیر بووە بە بەرنامەجەکانی ما ئەو بەرنامەجانی کە دامانێ جێگر بوو 30 کیلۆی دابەزان نەجاتی بوو لە قەڵەوی ئیشاءالله ناگەڕێەوە عەزیمەت هەبیتن کەین هەر کەسێک لە کەنەمە 25 کیلۆی وەزندا بەزین دای بەزاندی بیتن خەڵاتی دەکەین. طبیعی باڵۆنی زیرەک کە خەڵک هەندێک کەسێ تێ نەگەیشتێ ئەمن دوو کوڕم هەیە لە بە هەردوو کوڕی خۆم دانایە، دوو کوڕی خۆم، یعنی کە لە کوڕی خۆشەویستتر نییە لە دنیایەکە. باڵۆنی زیرەک لە بۆ کەسانی ئیمکانێتیان باشە شتێکی زۆر چاکە کە قەڵەون باشترە خۆتۆڕی کەمتر لە مەعیدە بڕینین. طبیعی لە بۆ مامۆستایەکی مەشهورم دانا، مامۆستایەکی دیاری ئەو لێرەیە، دوونێکە نامە چیلۆ ناردم زۆر دڵخۆش بوون پێوە، گوتی دکتۆرەکەی خۆم زۆر سپاست دەکەم کە وەزنمدا بەزیە زۆر یعنی کەیفی خۆش بم کەیف خۆشم بە و نەتیجانە دەبینم. ئەو میزانەیە پێشکەشی جەنابەت دەبیتن، ئەوە ئەلکترۆنیەکە لە سەری ڕادەوەستی و ئیشاءالله بەردەوام دەمانوێت خزمەتی خەڵکی بکەین. یەک نقطەی دەرێم کە ئەو کوڕە ڕاوەستا کە 30 کیلۆ دابەزاندیە خۆشەویستان با باڵۆنی وەزنە دانابەزی، باڵۆن یارمەتی دەدا وەزنی دابەزێنی، باڵۆن یارمەتی دەدا وەزنی دابەزێنی. ئەمە نامانوێت فێر لە هیچ کەسێکی بکەین، نامانەوێتم پارەمە لە چاومە لە پارە هیچ کەسێکیش نییە. باڵۆنی زیرە بڕۆ لە بازاری بکڕە من بەخێر لۆ دادێنم وەکو دکتۆر دلێر، بڕۆ بکڕە ناوی ئەلۆنیۆنا باڵۆنی زیرەکی پێدەرێن مەشهورە، بڕۆ ئەو باڵۆنەی بکڕم بەخێر لۆ دادێنم ئەم چاوم لە پارەی کەس نییە وەکو دکتۆر دلێر دەمێ ئەو شتێ و دوو مەشاکلیە. مەشاکلی هەفتەی یەکەم دەبی دەرمانوەگری کالۆ دانەوە نیە دەرزی لێدا مغەزید وەرگێر ئەوەی دەبێتن و دووش گرانە بەپارە، یعنی ئەم دروستم نەکردی هەتا برێن ئەولۆ هەرزان ناکەی دەرێن بڕۆ بکڕە من بەخێر لۆ دادێنم. و باڵۆنی زیرەک شتێکەشی ئیرادەی دەبێت دەبی ئیرادەت هەبیتن، ئیرادەت نەبی زەعیف نابی، ئەتو ئەگەر بپسیت بخواردبایە ئەگەر شەربەتت بخواردبایە زەعیف نەدەبووی. فلەبەر ئەوەی ئەمە دەستخۆشی لێ دەکەین ومێدەوارم ئەو ڕەشاقەت و جوانیەت بیپارێزی. ئێستا کە ئەتوونە مەرحەلەی قەڵەوی نەمای کە قەڵەو دەرەجە 2 بوو، ئێستا کە بوویتە مەرحەلەی خرپنی کە جوانترین جسمی دەداتە ئینسانی مەرحەلەی خرپنی، چونکە لە هەموو جارێ دەرێم لە 25 لە بۆ 30 جوانترین جسمی دەداتە ئینسانی کە ئێستا کە هی 28.9 یعنی لە جوانترین جسمی دەدا
ومێت دەکەین لەشی جوان تاوەکو عیبادەتی باش پێ بکەین خی گەورە عاقبەت خێرکە سەرکەوتوت کاتن لە دنیا و لە قیامەتێ کو لە دابەزاندنی ئەو وەزنەیە ئینشاءالله بەختەوەری هەردوو دنیایان دەبی زۆر بەخێر میهرەبانی دڵسۆزی و لێزانی